بەشی سێهەم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران لە ژێرناوی چڕبوونەوەی ڕەوتی داڕمانی کۆماری ئیسلامی، پەرەسەندنی بزوتنەوە داواکاری تەوەرەکان و ئەرکی چەپی شۆڕشگێڕ. خاڵی شەشەم، ئاهوو دەریایی، هێمای تووڕەیی، یاخیبوون و بوێری ژنان لە ئێران. ئاهوو دەریایی کچە خوێندکارێکی زانکۆی زانست و توێژینەوە. دوای ئەوەی لەلایەن مەئمورانی ئەمنیەتی زانکۆوە کەوتە بەر ئەزیەت و ئازار و جلەکانی دڕان، جلە دراوەکانی فڕێدا و تووڕەیی و یاخیبوونی خۆی و ژنانی ئێرانی بەجیهان نیشاندا. ئەو کردەوە بوێرانەی ئاهوو دەریایی ئەکتێک بوو لە ڕووی تووڕەیی، یاخیبوون و هێمایەک بوو لە شەڕی ئیرادەیەکی کە ئەمڕۆ لە هەموو شوێنێکی ئێراندا لە ئارادایە. ئەم ئەکتە بوێرانەیە وەک نمونەیەک نیشانیدا کە ژنانی ئێران لە شەڕی ئیرادەکاندا سەرکەوتوون. یاخیبوونی ئاهوو دەریایی کردەوەیەکی تاکە کەسی و بروسکەیەک نەبوو لە ئاسمانی بێهەوردا. ئەم ئەکتە تەنیا لە چوارچێوەی شۆڕشی ژینادا شیاوی شرۆفەکردن و لێک تێگەیشتنە، شۆڕشێکی کە بە دروشمی پڕناوەڕۆکی ژن ژیان ئازادی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا سیمای کۆمەڵگای ئێرانی بە تەواوی گۆڕیوە. ئەم ئاخێزە شۆڕشگێڕانە گۆڕانکاریەکی بنەڕەتی لە بواری فەرەنگی، کۆمەڵایەتی و سیاسی لە سەرانسەری کۆمەلگادا بەدیهێناوە. حیجابی ئیجباری کە هێمای ئیدیۆلۆژی ڕژیمی ئیسلامی بوو توور هەڵدرا. گەشتی ڕشادی ئیسلامی و تەرحە ڕسواکانی دیکەی ڕژیم لە بەرامبەر بوێری و چاونەترسی ژنانی ئێراندا بوونە بڵقی سەرئاو. ژنان و کچان لە ئاستێکی جەماوەریدا و بە پرچی پەرێشانەوە شەقام و ناوەندە گشتیەکانیان بەدەستەوە گرتووە. ئەو پیا و سالاریە گیان سەختەی کە خاوەنی مێژوویەکی دوور و درێژە لە نەریتەکانی کۆمەلگای ئێراندا لەلایەن بزافی خەباتکارانەی لاوان، ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خوازەوە تووشی ئاڵنگاری بووە و جێگە و پێگەی ژنان لە کۆمەلگادا لە هەموو ئاست و بوارەکاندا بەرزتر بووەتەوە. ئەو ئەکتە بوێرانەی ئاهوو دەریایی وەک یەک نمونە دەری خست کە دیواری ترس و تۆقاندن داڕماوە. ئەمڕۆ ئەم بوێری و چاونەترسیە بەڕوونی لە ورەی بەرزی زیندانیانی سیاسی و کردار و ناڕزایەتیەکانیاندا لە خەباتی بەردەوام و بێپسانەوەی پەرستاران و لە خەباتی بەردەوام و بێپسانەوەی پەرستاران و لە خەبات و ناڕزایەتی چین و توێژە کۆمەڵایەتیەکانی دیکەی کە لە زۆربەیاندا ژنان پێشەنگن بەرچاو دەکەوێت. نابێ ئەوە لەبیر بکرێت کە ئاهوو دەریایی هێشتا لە بەندی حکوومەتی ئیسلامیدایە و نابێ ڕێگە بدرێت کە حکوومەتی ئیسلامی بە هیچ بیانوویەک ئەشکەنجە و زیندانی بکات یان لە ناوی ببات. خاڵی حەوتم، ڕژیم لە نێوان بەرداشتی بزوتنەوە داواکاری تەوەرەکان. لە هەلومەرجێکدا کە باندە مافیایەکانی دەسەڵات خەریکی نەخشە و پلاندانانن بۆ داهاتووی خۆیان، لە هەلومەرجێکدا کە ڕفۆرمخوازان کار لەسەر سناریۆکانی خۆیان دەکەن بۆ ڕزگارکردنی کۆماری ئیسلامی و هەروەها لە هەلومەرجێکدا کە ئۆپۆزیسیۆنی ڕاستی ناوخۆ و دەرەوە لە هەوڵی بەدەستهێنانی جێگە و پێگەیەک لە سبەی ڕۆژی دوای داڕمانی ڕژیمدان، بزوتنەوەی چینایەتی و ئازادی خوازی بەهێزەوە بەرەو پێشەوە هەنگاو دەنێت. ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لە مێژە بۆتە گۆڕەپانی نەبەردی نێوان کرێکاران و ڕژیم و خاوەنکاران و هەروەها مەیدانی ڕوبەڕووبوونەوەی ژنانی ئازادپۆش، دادخوازان، خوێندکاران و باقی بەشە پیشەیی و چین و توێژە ناڕزایەتیەکانی دیکە لە دژی ڕژیم. بۆ نمونە تەنیا لە ماوەی 1 هەفتەی ڕابردوودا شاهدی بەڕێوەچوونی چەندین ئاکسیۆن و ویست و داخوازی کرێکاران و خانەنشینان و هەروەها کاردانەوەکانی کۆماری ئیسلامی بووین لە بەرامبەر ئەو ناڕزایەتیانەدا. لەم هەفتەیەدا خەبات و ناڕزایەتی و کۆڕ و کۆبوونەوەی پەرستاران هەروە بەردەوام بوو. پەرستارانی ژن و پیا و ڕۆژی هەفتەی خەزەڵوەر لە ورمێ، هەمەدان، یازد، ئەردەکان، جەهرۆم، فەسا، ڕامهۆرمۆز، بافق،
مەیبەت، قۆم، ئەهواز، تەبەس و مەشهەد جگە لە بەشی فریاکەوتن و خزمەتگوزاریە پێویستەکان سەرجەم بەشەکانی دیکەی نەخۆشخانەکانیان داخست. پەرستارانی ناڕازی خوازیاری گرتنەبەری ڕێوشۆنی خێرا بە مەبەستی باشترکردنی بارودۆخی بژێوی ژیانیان لە ڕێگەی هەموارکردنەوەی باجی پەرستاری، هەموارکردنەوەی ئاستی هەقدەستەکانیان لەسەر بنەمای ڕێژەی هەڵاوسان بە تایبەتی مافی کارکردن، مافی نیشتەجێبوون، مافی هاتوچۆ، زیادکردنی هەقدەستی سەعاتەکانی ئیزافەکاری بە پێی ڕێژەی هەڵاوسان، جێبەجێکردنی یاسای ئیزافەکاری ئیختیاری بەبێ گوشار خستنە سەر کارمەندان و دامەزراندنی هێزی کاری نوێ لەسەر بنەمای ستانداردی جیهانی واتە ڕێژەی پەرستار بۆ هەر تەختێک بوون. پەرسەندنی ناڕزایەتی پەرستاران و هەوڵدان بۆ سەرتاسەریکردنەوەی ئەم ناڕزایەتیانە دەری دەخات کە هەوڵەکانی دەوڵەت نەیتوانیوە ئەم توێژە زەحمەتکێشە ڕازی بکات. تەنانەت دەستگیرکردن و گوشارەکانیش نەیانتوانیوە چاوترسێنیان بکات. لە کەرتی پیشە سازیشدا کرێکارانی فەرمی و نیمچە فەرمی و پەیمانی نەوت بۆ ماوەی چەند هەفتە لەسەر یەک مانگرت و ناڕزایەتیان بەڕێوە برد. ڕۆژی 15 خزڵوەر 14هەمین هەفتەی سێشەمە ناڕزایەتیەکانی کرێکارانی نیمچە فەرمی و پەیمانی لە ناڕزایەتی دژ بە بەڵێنیە درۆینەکانی خاوەنکاران و بە مەبەستی بەدواداچوونی ویست و داواکاریەکانیان بەڕێوە چوو. بە گوێرەی راپۆرتەکان سەرەڕای هەڕەشەکانی حراست و بەڕێوەبەرانی ناوەندەکانی کار ئەم کۆبوونەوانە لە پاڵاوگاکانی سێهەم، پێنجەم، حەوتەم، هەشتەم و نۆهەم و دەهەم و دوانزدەهەمی کۆمەڵگەی پاڵاوگەکانی گازی پارسی باشوور بەڕێوە چوو. داواکاری سەرەکی خانەنشینان لەو کۆبوونەوانەدا بریتی بوون لە ئازادی تێکۆشەرانی سیاسی و کرێکاری شەریفە محەممەدی، وریشە مرادی، نەسیم سیمیاری و پەخشان عەزیزی، هەروەها لە دژی نایەکسانی یاسایی ژنان و پیاوان، گرانی، هەژاری و گەندەڵی، هەڵاوسان و بارودۆخی دژواری ژیانیان ناڕزایەتیان دەربڕی. بەردەوامی هەماهەنگ و هاوکاتی کرێکارانی فەرمی نەوت، ئەرکانی سالس، پەیمانی، بەشە جۆراوجۆرەکانی پەرستاری لە شارە جیاوازەکان و هەروەها خانەنشینانی کشوەری و فەرهەنگی و دەستەبەری کۆمەڵایەتی نیشانەی ئاستێکی بەرچاوە لە پەیوەندی و ڕێکخراوبوون. داواکاری مافی ڕێکخراوبوون، هەڵوەشاندنەوەی سزای قورسی زیندان، ئازادی زیندانیانی سیاسی و ناڕزایەتی لە دژی گەندەڵی دەری دەخات کە ئاراستەی ناڕزایەتیە مەدەنیەکان بە خێراییەکی هەرچی زیاتر بەرەو بە سیاسی بوونی داواکاریەکان دەڕوات. دروشمە ورد و بیرلێکراوەکانی ئەو ناڕزایەتیانە و گەڵاڵەکردنی داواکاریەکانیان هەوڵە بە نرخ و جێستایشەکانیان بە مەبەستی لێک نزیک بوونەوە و پاڵپشتی بێدەریغیان لە یەکتر و ئیرادە و شێلگیریان بۆ ڕێکخراوبوونی پیشەیی و سربەخۆ نیشان دەدات کە ئەم بزوتنەوە داواکاری تەوەرە زۆر وشیارانە و بە پێی پلان بەرەو پێش هەنگاو دەنێت. یەکسانی مافی تەواوی ژنان و پیاوان لە هەموو بوارەکاندا و بە یاساییکردنی ئەم مافە یەکسانات جەختکردنەوە لەسەر ئازادیە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکان و ئازادی ڕادەربڕین و ڕێکخراوبوون جەختکردنەوە لەسەر پەروەردە، بێهداشت و دەرمانی بێبەرامبەر، خواستی دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر و هەمەلایەنە، هەڵوەشاندنەوەی شرکەتە پەیمانی و پرۆژەییەکان و مافی بزوتنەوەی کرێکاری بۆ هەبوونی ڕێکخراوی پیشەیی سربەخۆ و داڕشتنی یاسایەکی کار بە گوێرەی بەرژەوەندی کرێکاران لە زمرەی ویست و داواکاریەکانی ئەم خەبات و ناڕزایەتیانەیە. لە خۆڕانیە کە دەسەڵات بە هەموو توانایی خۆیەوە لە بەرامبەر ئەم خەباتە بەهێزە کرێکاریەدا وەستاوەتەوە و بیر لە ڕێگاکانی بەلاڕێدابردن و کەمکردنەوەی کاریگەریەکانی ئەم خەباتانە دەکاتەوە. بزوتنەوە داواکاری تەوەرەکانی خوارەوەی کۆمەلگا بزوتنەوەیەکی چینایەتیە کە ترسی خستۆتە دڵی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ڕاست و کۆماری خوازەکانی بەرگریکاری نظامی سەرمایەداریەوە. ئەم واقعیەتە باشترین دەرفەتی مێژوویی بۆ هێزە چەپەکانی کۆمەلگا ڕەخساندووە. خاڵی سەرنجڕاکێش ئەوەیە کە هەموو ئەم بزافە ناڕزایەتی و داواکاری تەوەرانە لەسەر بەستێنی کەش و هەوایەکی شەڕدا ڕوودەدەن
کە ڕژیم هەوڵ دەدات بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگا و پەرەپێدانی سەرکۆت کەڵکی لێوەرگرێت. بەڵام وا پێدەچێت کە گوتاری هەڕەشە ئامێزی ڕژیم چیتر بایەخی نەماوە و خەڵک ڕێبازی خۆیان گرتوۆتە بەر و بێگوێدانە هەوڵەکانی دەسەڵات لە پێناو خۆڕێخستن و بەرەو پێشبردنی شۆڕشەکەیاندا تێدەکۆشن. خاڵی هەشتم، ئەرکەکانی چەپی شۆڕشگێر لە پەیوەند لەگەڵ بزوتنەوەی داواکاری تەوەر. یارمەتیدان بە خۆڕێخستنی موچەخۆران و پراوێزخراوەکان یان زۆربەی هەرە زۆری دانیشتوانی وڵات گرنگترین ئەرکی سەرشانی هێزە بەرپرسیارە کۆمونیست و سۆسیالیستەکانە. ئەگەرچی بزوتنەوەی لە خوارەوەی دژ بە ستەمکاری و سەرمایە و حکوومەتە ئاینیە پشتیوانەکەی هەنگاوی گەورە و درەوشاوی هەڵگرتووە، بەڵام ئەرکی ئەو هێزانەی کە هەر لە ئەمڕۆوە لە پێناو شکڵپێدان بە بەدیلی سۆسیالیستیدا خەبات دەکەن لەو بار و دۆخە چارەنووسسازەی ئێستادا، بریتیە لە یارمەتیدان بە چارەسەرکردنی کێشەی ڕێکخراوبوون و یەکگرتووکردنی هەرچی زیاتری ریزەکانی کرێکاران و زەحمەتکێشان. لە هەمان کاتدا خۆڕێخستنی لە خوارەوەی چینی کرێکار و زەحمەتکێش هەنگاوێکی گەلێک گرینگە لە بنیاتنانی دامەزراوە ڕاستەقینەکانی دەسەڵاتی جەماوەری. پێویستەوەشمان لەبیر بێت کە خوڵقێنەرانی سەرەکی مێژووی ڕزگاری مرۆڤایەتی بە بەشداریکردنی هەرچی ڕاستە و خۆتر لە شکڵپێدان بە مافی دەسەڵاتدارێتی خۆیانە کە دەتوانن گۆڕانکاریە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکان بۆ بنیاتنانی کۆمەڵگایەکی دوور لە هەڵاواردن و چەوساننەوە بەکردەوە دەربهێنن. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێشۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بەژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر پێنجشەممە 24 خەزەڵوەری 1403 هەتاوی بەرابەر لەگەڵ 14 نوامبری 2024 زەین.